قوتابخانەی مەریەم ئانەی ئەهلیە و لەلایەن کڵێسای کەرکووکەوە پاڵپشتی دەکرێت. لەم قوتابخانەیە ژینگەیەکی وا ڕەخسێنراوە هەموو پێکاتەکان پێکەوە بخوێنن. و لەم مەدرسەیە هەموو قەومیەتەکانی کەرکووک کۆکاتەوە. بۆ نمونە مناڵی کوردمان هەیە، عەرەبمان هەیە، تورکمانمان هەیە و لە هەموو دیانەتەکان کاکەیمان هەیە، مەسیحیمان هەیە، بابنی شیعە سوننە تائیفەکان گشتی لەم مەدرسەیە کۆبۆتەوە. قوتابخانەی مەریەم ئانە سەرباری پاڵپشتیکردنی لەلایەن کڵێساوە، بەڵام سەر بە بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووکە و وانەی سریانیشی تێدا دەخوێنرێت. 58 قوتابی لەم قوتابخانە دەخوێنن، تەنها 16 قوتابیان کریستیانن. نقدر نقول إنه مريم أنا هي دەتوانین بڵێن مەریەم ئانا کەرکووکێکی بچووکە، عێراقێکی بچووکە، موسڵمان و کریستیانی کۆ کردوێتەوە، کورد و عەرەب و تورکمانی کۆ کردوێتەوە، هەموو پێکاتەکانی عێراق لێرە بوونیان هەیە. هي موجودة بهاي المدرسة. قوتابخانەی مەریەم ئانە ژینگەیەکی جیاوازی تێدا ڕەخسێنراوە، بە جۆرێ قوتابیەکان هەست بە ئاسوودەیی دەکەن. هەروەها 16 مامۆستاش لەم قوتابخانە وانە دەڵێنەوە. و لەم مەدرسێ مناڵەکان وها پەروەردە کراون کە بە مقابلەکەی نالێ تۆ سریانیت، تۆ مەسیحیت، من مسلمانم، یان تۆ عەرەبی، من کوردم، هەموویان لێرە وەکو چۆن بڵێ دەستکێکی گوڵ هەموو ڕەنگەکانی تێیە. قوتابخانەی مەریەم ئانە هەنگاوێکی سەرەتاییە بۆ ڕەخساندنی هەلی پێکەوە ژیان و پەروەردەکردنی قوتابی دوور لە ژینگەی ململانەی نەتەوەیی و تایەفەگەری. دڵشادە نوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک.